بۆ پێشمەرگە. وەختی هاتن زەنگی وەرزێکی تازەتان هێنا، چرۆی درەخت و خونچەی گوڵ و بەهارێکی نوێتان هێنا. دڵی پڕهمێدی مەت پێشکەش، دڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە. ئەم زەماوەندە ئەوەنە گەورە بوو بۆ شارەکان بووکی قەندیل و زەڵێ و تارای سووری شۆڕشی شاخەکانتان بۆ شار و گوندم هێنا. دەست و تفەنگت گەڕێ کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژت چناگرێ بەرگا. هاتن و مێخەک و گوڵاڵەتاندا لێخەی ڕەشی دایکی شەهیدانم. مژدەی ژیانێکی تازەتان بەخشیە نەوەی تازە و کۆرپەکانم. ئەو ڕۆژانە ئێمە تەنها بووین، تەنها لە بەردەم مەرگەساتە، لە بەردەم کورتقڕانە، لە بەردەم گازی سیانید و هۆڕەی فڕۆکەی سەمتی و تۆپی دوورهاوێژ و تانکە بەدناوەکان. ئێمە تەنها بووین لە بەردەم سنوورە دەستکردەکان، وەک شاخەکان هەناسەی ساردی دایکان، وەک مناڵی شەهیدان، وەک شار و گوندم باخ و باخاتی سووتێنرا و دێهاتی زیندە بەچاڵکراوم. ئێوە تاکە هیوا بوون، ئێوە تاکە ئاسۆی مێژوو بوون، بزەی گەشتان بۆ لێوی خەندەنەدیوی کورتهێنا. ئێوە ژیان بوون، هەوای پاچی هەڵمژینتان هێنا. ئێوە ڕووناکی بوون، ڕووناکی چراتان بۆ ماڵی تاریکی کورتهێنا. لە ئاستی هەڵمەتی تیژێت چناگرێ بەرگا. لە دەوری دەست و تفەنگت گەڕێ کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژت چناگرێ بەرگا.